أهلا بكم مستمعينا، نقدم لكم الأخبار من دنجينوي ونبدأها بالعناوين. دنجينوي دنجي جنانو لاوانا من شادان حبيب کارمەندم لە ڕادیۆ دەنگی نوێ ماوەی چەند ساڵێکە لێرە و کۆمۆنتێر ئیشەکەم. ڕادیۆ دەنگی نوێ ئەمڕۆ 16هەمین ساڵ ڕۆژی دامەزراندنیەتی و پیرۆزبایی لەسەر جەم هاوڕێکانمەکەم. ڕادیۆ دەنگی نوێ لە 2005 دامەزراوە، لە 2010 بەشێکی درا بە ئاوارەکان هەتاوەکو ئێستا بەردەوامە. ڕۆژانە کاتژمێر 8 بۆ 12 لێرە ئیشەکەین. بەرنامەکانی جیاوازن، بەرنامەی هەموو ڕەنگمان هەیە، بەرنامەی تەندروستیمان هەیە، بەرنامەی تایبەتمان هەیە و تایبەت بە ئاوارەکانمان هەیە و راپۆرتی ئاوارەکانمان هەیە. سەری هەموو کاتژمێرە گەشتی هەواڵەکانمان هەیە بە زمانی کرمانجی و عەرەبی و هەروەها بە زمانی سۆرانی. ڕادیۆی دەنگی نوێ لە ماوەی ڕابردوودا چەندین خولو و سیمینارات لێرە کراوەتەوە و چەندین کەس لێرەدا سوودیان لێ بینیون و هەر کەسێک بیەوێت کە بتوانێت پەرە بە ئەو خولیایی کە خۆی هەیەی بیدات ئەتوانێت بێت لێرە. ئێمە هاوکاری ئەەکەین و چەندین کەس لێرە ئیشیان کردووە و دواتر لە شوێنەکانی تر پێگەشتون و ئیشی خۆیان دەستکەوتووە و لە ڕادیۆ بێت یاخۆ لە تیڤیەکان بێت ئیشیان کردووە و ئێستا بەردەوامن. پیرۆزبایی لە بیسەرانی ڕادیۆی دەنگی نوێەکەم بە بۆنی 16 ساڵیادی دامەزراندنی ڕادیۆکەمانەوە. دا ڕادیۆی دەنگی نوێکێکە لە ڕادیۆ کۆمەڵگاییە سەربەخۆکان کە لە سنووری پارێزگای هەڵەبجەی ئێستا کارەکە و بەخشی ڕادیۆکەی ئێمە لە شارە زوور هەڵەبجە هەورامانەگرێتەوە. هەر بۆیە لە ساڵی 2015 پاش هاتنی شەپۆلێکی فراوانی ئاوارە و پەنابەران بۆ سنوورەکە بیرمان لە دامەزراندنی بەشێکی تایبەت بەم ئاوارە و پەنابەران کردەوە کە بە کرمانجی و بە عەرەبی توانمان ڕۆژنامەنووس پێ بگەێنین هەر لە ڕادیۆکە و لە هەمان کاتەوان بتوانن خزمەت بە خۆیان بکەن. لە بەشێکی تری ڕادیۆکە تایبەتە بە ناوچەیی یاخود کۆمەڵگای هەڵەبجە کارەکانمان لە ڕادیۆ نزیکەی 16 بۆ 17 بەرنامەی ڕادیۆییمان هەبوو، بەڵام ئێستا بەهۆی بارودۆخ و زروفی ئابووری ڕادیۆکە پەخشی بەرنامەکانی کەمی کردووە. بەرنامەکانمان هەر بەردەوامی هەیە بەڵام بە شێوازێکی جیاوازتر. بەرنامەی کۆمەڵایەتی، یاسایی، هۆشیاری تایبەت بە ژنان و کۆمەڵگا بەشێکی سەرەکی ڕادیۆکەی ئێمە پێکێنێ و لە ئێستاشە پشتی شێرمان ناوەتە هۆشیاری تایبەت بە کۆرۆنا کە ئەمە زۆر تەرکیزی لەسەرەکەینەوە، چونکم پێمان وایە هۆشیارکردنەوەی کۆمەڵگا بۆ خۆپاراستیان سەلامەتی خۆیان لەسەر و هەموو شتێکەوەی. ڕادیۆی دەنگی نوێ هیچ لایەنێکی فەرامۆش نەکردو و لەسەر جەمبوارەکان ناتوانین کار بکەین. هیوادارم بتوانین ساڵی ئایندە جیاوازتر بە پێ و پلانانەی دامان ناوە بتوانین کاری باشتر و خزمەتی باشتر بە ژنان و بە کۆمەڵگا بکەین. أنا إيمان خواكرم أعمل منذ 2017 مذيعة براديو دنجي نوي بقسم العربي للنازحين واللاجئين. عملي ما يقتصر أنه بس أعمل كمذيعة أو كمقدمة برامج أو كأنه أعمل بالإعلام فقط، لا، عملي يكون دائما أنه أهتم بالقضايا. أهم شيء عندي القضايا اللي تخص العراق والنازحين واللاجئين، أسلط عليها الضوء دائما بمقابلاتي. منذ يعني أعمل أنا هنا، منذ بديت العمل وأعمل هنا تعلمت هواية أشياء. تعلمت أنه الوقت جدا ضروري. احنا عندنا عدة نشاطات وعدة أقسام، ما عدا قسم الراديو عندنا قسم البيئة، عندنا قسم المرأة. احنا دائما أيضا براديونا نهتم بقضايا المرأة، دائما نهتم بقضايا الشباب، نسلط الضوء دائما على قضايا العنف ضد المرأة بالعراق خاصة، وخاصة احنا دا نشوف بوقتنا الحالي انه القتل زاد بالعراق. عملنا أيضا كإعلاميين نهتم بالدورات الإعلامية اللي نقدمها من خلال
إذاعتنا إذاعة راديو دنجينوية اللي دائما تستحق أنه نسلط عليها الضوء. أحد أهم الدورات اللي أخذتها بمجال الإعلام هي كيفية حماية أنفسنا من مواقع التواصل الاجتماعي، كانت جدا ضرورية.